سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ماوەی چەند ڕۆژێکە بەهای زێر بەرزی و نزمی بەرچاو بەخۆوێ دەبینێت و هاوکات گۆڕانکاریەکانی ئەم دوو ڕۆژەی نرخی دۆلار وای کردووە کە بەهای زێر بەرزی و نزمی بەرچاو بەخۆ بینی لە بەشێکی زۆر لە زێرنگران هاوکات لە سنووری ئیدارە سەربەخۆی سۆران و بە دیاریکراوی سنتەری قەزای ناوەندی سۆران سیستێکی زۆر بە بازاڕی زێرنگرانەوە دەبیندرێت و لە ماوەی 24 کاتژمێر ڕابردووشدا یەک مسقال زێر نزیکەی 5,000 دینار ڕوو لە بەرز بوونەوە کردووە بۆ خستنە ڕووی نرخی ئەمڕۆی زێر لە سنتەری قەزای ناوەندی سۆران دەچمەلای سەرۆکی ئەنجومەنی زێرنگران کاک سالمم لەگەڵا سڵاوت لێبێت و کاتت باش گۆڕانکاریەکانی نرخی زێر لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ لە ئەوی بەرزبوونەوەی نرخی زێر دەگرێت سەر ئۆنسەی عالەمی ئۆنسەی عالەمی برم هەفتەی چووی بە 2080 ئەوانە بوو ئێستا 2190 برم یەکەمین جارە لەو ماوەی ئەو سارێ بینی بەخۆوە هۆی بەرزبوونەوە دەگەڕێت سەرەوەی ئەگەر بێت و دۆلاری ئەمریکیش برم لە ناو خۆیندا بەزید هەر مسقالێک برم 1000 دینار 3000 دینار زێر مسقالی بەرز دەکەتەوە ئەگەر دابەز دۆلار هەر کاتێ دۆلار 1000 دینار بەرز بیتەوە مسقال 3000 بەرز دەبیتەوە بەس ئێستا لەبەر بۆرسە عالەمی ئەوها بەرز بیتەوە. ئەگەر باسی بکەم حکوومەتی ناوەندی بڕیاری داوە کە بەهای دۆلار بکات بە 132,000 و جێگیری بکات لە ئەگەری جێژیکردنی ئەم نرخی مسقالەکانی زێر دەکرێتە چەند؟ ئەگەر بگرێت چیوا بکە مسقال بن مثلا ئێستا 32 2017 2170 ئەندا بە 875 عفوا 132,000 393,000 ڕادۆسی مسقالی 100,000 دینار لە نرخەکەی دابەز هەر مسقال نارم ئەگەر دۆلار برێم 1000 نەردا بەزی مسقال 3000 نەردا دەبەزی هەر یەک 1000 نەر بە دۆلاری هەر بستیتەوە مسقال 3000 نەر بەرز دەبیتەوە زۆر برێ مەسەڵەن دەکەتە 390,000 نەر ئەمڕۆکە ئەگەر بێتەوە 32 ئەمێ پرسیارەش بکەم ئێستا خواست لەسەر کڕینی زێر زیاترە یاخود فرۆشتنەوەی زیاتر هاوڵاتیان چ مامەڵێک دەکەن ئێستا زیاتر دەفرۆشنەوە خەڵک لەبەرز ئاخریت لە گرانبوونی لە قیمەیە ئەگەر بێت هەر جارێ برن بەرز بیتەوە خەڵک دەیفرۆشیت کاتی دابەزین ئەو کاتی بنە مثال خەڵک دەکڕێت ئەگەر یەکەچ پێویست نەبی لۆ زەوا جوان نەبی خەڵک ناکرێت زێرم کەمە زۆر بەخێر بن سەر چاوەڕ بەس بەڵێ ئەوەی گوێبستی بوون قسەی ئەنجومەنی زێرنگرانی سنتەری قەزای ناوەندی سۆران بوو ئاماژێ بەوەدا لە ئێستادا نرخی زێر بە ڕێژێکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوە کردو و لە ئەگەری جێگیربوونی بەهای دۆلار بە 132,000 دینار ئەوە نرخی زێر بۆ هەر مسقالێک نزیکەی 100,000 دینار ڕوو لە دابەزین دەکات و ئەماژێ بەوەشدا زیاتر هاوڵاتیان خواست لەسەر زێر کەم بۆتەوە زیاتر ئەو هاوڵاتیانێکە زێریان هەیە ڕوو لە بازارەکانی زێرەگران دەکەن و زێرەکەیان دەکەنەوە با پارە و دایان فرۆشتنەوە بەڵێ ئەمە کۆی ئەو زانیاریانە بوون لەسەر بەرزبوونەوەی نرخی زێر لە سنتەری قەزای ناوەندی سۆران.